بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لێبێت. بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان. خۆشحاڵین دەرفەتێکی تر بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. هیوادارینەوەی کە لە ڕابردووە کردومانە جێگەی سوود و کەڵکیەوە بوو بێەوە، خۆی گەورەش لێ وەرگرتبین و ئەوەی ئێستا و لە داهاتوو شایعیکەین بە هەمان شەوە ئینشاءالله کەڵک و سوودێکی هەبێ بۆ ئێوە و بە خێر و زیکر و عیبادەتیش بۆ ئێمە و ئامادەبووان و بینەرانیش بنووسرێن ئینشاءالله. ئەزیزانم، لەم مانگە پیرۆزەیە، مانگی ڕەمەزان، بەشێک لە ناو ناسنامەی ئەم مانگە پیرۆزە بە دوعا باس کراوە. مانگی ڕەمەزان مانگی نزا و دوعا و پاڕانەوە، بۆیە گرنگە ئێمە لە گرنگی دوعا و بەرزی دوعا و پێویستیەکانمان و چۆنیەتی ئەنجامدانی ئەم پەرستش و پێداویستیە بزانین و ڕێوشوێنەکانی ئاگادار بین. چی لە خۆی خۆمان داوا بکەین، چۆن لە خۆی خۆمان داوا بکەین، کەی چاوەڕێی وەڵامەکانمان بکەین. باسوخواسێکی زۆر هەم لە قورئانە هەم لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبارەی دوعاوە هاتووە. پیاوچاکان ڕەحمەتی خۆیان لێبێ لەبارەی دوعاوە، لەبارەی ئوسلوبی دوعاکردنەوە، لەبارەی ئومێد و نائومێدبوونی وەرگرتنی دوعاکانمان زۆریان فەرمووە. ئەوەی ئێمە دەرفەتمان هەبێ ئینشاءالله خزمەت بەڕێز و خۆشەویست دکتۆر یاسین حەسەن بانخواز لەبارەی دوعاوە گفتوگۆەکەین. سەرەتای بەرنامە بە گەرمی بە خێراتنی بە ڕێزیانەکەی خوا بە خێر بێن. دکتۆر خۆشحاڵین چارێکی تر لە ئەستودیۆی نیهانی قورئان تەشریفتان هەیە. خۆشحاڵم کە ئەم بەڕێزانەشەم گەنجە جوانانە لێرە ئامادەن. بەرنامەکەتان ڕازاندەوە، بەرنامەکە بەرنامەی خۆتانەوە توانن گفتوگوی تیا بکەن و پرسیاری خۆتانی تیا بکەن بە ئامانجی ئەوەی بتوانین شتێک ڕوونتر ئاسانتر بدەین بە خەڵکی خۆشەویستمان. کاک دکتۆر، من لەبارەی دوعاوە لە سەرەتای بەرنامەکەمەوە مەوێ بپرسم، دوعا عیبادەت و پەرستشە یان حاجە و پێداویستیە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێزتانەوە ساعباس خراتنی میوانەکانەکەم دەستخۆشین بۆ پیاوانی پشتی کامێرە و شاشەی ڕازاوی هەمیشە زیندوی کەناڵی ئاسمانی پەیام. پرسیارێکی بەجێیە کە جەناب لێوە دەست پێکەی. طبعاً مرۆڤ هەر کارێکە کابێ بزانێ ئەسڵە تەشریعەکەی چییە. زۆر بەڕاشکاوانە ئەتوانین بڵێن کە دوعا پەرستشە و هەروەها حاجە و پێویستیشە. طبعاً دوعا پانتاییەکی زۆر گەورەی هەیە لە هەموو ئەدیانە، پانتایەکی زۆر گەورەی هەیە لە ناخی ئینسانە، لە مرۆڤی بیدایی سەرەتاوە کە خۆڵکێنراوە هەتا ئێستا و هەتا ئایندەش، و مرۆڤ هەتا بەرەو پێش وشتێ زیاتر حاجە و پێویستی بە دوعا بێت. خوای گەورە لە قورئانە فەرمێ وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي، نافرمي عن دعائي. كواتل ليرا لجاتي دعاء كيناتي الرأس خو دعاء بريتي لا عبادة. يا خمري خاصة سما فرمي الدعاء هو العبادة. لفرمودي اشتراك عندي تبين شيء لسر فرمودك مخ العبادة. بويا دعاء خوي لراستيا عين عبادة بويا بانتايكي زور قوي لقرآن بيروزا داير كردو. أجر ماني بزانين خوي جورا بايخ با چ شتێک زۆر ئەدا ئەم شتە پێگەی لای خۆی پەروەردگار چەندە پێویستە بڕوانین بۆ نەظەریەت الحجوم، یعنی بە چ ئەندازەیە خۆی پەروەردگار باسی کردو لە قورئانە. بۆ نمونە تەقوا خۆی گەورە 380 جار لە قورئانە هێناوەتەوە باخی زۆری پێ. بۆ نمونە حکمت کەلیمەی حکمە و مشتقاتی حکمە 100 جار هێناوەتەوە باخی زۆری پێ. بۆ نمونە کەلیمەی شەیتان 68 جار لە قورئانە هاتووەتە باخی زۆری پێە. ئەگەر دقت بگرین بابەتی دوعا لە قورئانە زۆر هاتووە. دعا و یەدعو، دوعا و یەدعونە و دوعای پێغەمبەران و دوعای پیاوچاکان و مامەڵەکردن و مناجاتێک لەگەڵ خوای پەروەردگار و هەنابردن بۆ خوای پەروەردگار. جگە لەمانە
طبعا من ئەمێ بچمە مەدخەلێکی ترەوە دەوازەیەکی ترەوە لێرەکە پێویستیە. زۆر کەس وا ئەزانێ تەنها ئەو کەسەی کە هەژارە پێویستی بە دوعایە. زۆر کەس وا ئەزانێ تەنها ئەو کەسەی کە نەزانە پێویستی بە عیلم و زانستە. بەس دەقا و دەق پێچەوانەکەی ڕاستە. ئەگەر دیقەت بگرین بۆ نمونە سەیری کە کەسێک مناڵێکی تەنها مناڵێکی هەیە 6 ساڵە 7 ساڵە هەر چەندێکە کە دوایی لەسەر دوعا دێمە سەر ئەوەی کە پرۆفیسۆرێکە بە سەرۆکی مولحیدە عەرەبەکان ناسراوە کە تووشی چی بووە دوایی بە دوعا چۆن گەڕاوەتەوە. باش منداڵێکی هەیە 6 ساڵە 7 ساڵە تووشی نەخۆشیەکە بێ دکتۆرەکان هەمووڵێن ئەگەر عەمەلیات نەکرێ فریانەکەی ئەمرێ مناڵە. ئەمش کە ئەڕوا هانابە بۆ لای دەوڵەمەندێ بۆ لای کەسێ هانابە بۆ لای خۆی پەروەردگار ئەبێت چۆن بکوڕوزێتەوە چۆن پارێتەوە. کەسێکش کە ملیاردێرە ئەبێ بە شێوازێ پارێتەوە. ئەمە پارێتەوە ئۆژە پارێتەوە بەس پەڕانەوەکەیان جیاوازە. ڕاستیەکەی ئەوەیە کەسە زۆر دەوڵەمەنەکە ئەبێ هاوشێوەی کەسە هەژارەکە کە ئەگەڕێ بە دوای پارەیە بۆ عەمەلیاتی مناڵەکە هاوشێوەی ئەو بگرە زۆر زیاتر لەوش بپارێتەوە. بۆ چونکە ئینسان هەتا کامڵتر بە پێویستی زیاترە. ئینسان هەتا باڵاتر بە پێویستی بە زیاترە. کەسێکی سادە و ئاسایی پێویستی بە حیمایە نییە، بەڵام کەسێکەنە ئاسایی بە پێویستی بە حیمایە ئەم پێویستی زیاترە. ئۆتۆمبیلێکە بچووکە پێویستی بە بەنزینێکی زۆر کەم هەیە، بەس ئۆتۆمبیلێکە گەورەی پێویستی بە بەنزینێکی زۆر زیاترێ. کەسێکە 1000 دیناری هەیە پێویستی بە حیمایە و ئەوە نییە کە خەڵک چاوی لەسەر بێ. بەس کەسێک کە ملیارە دیناری هەیە گواستنەوەکەی قورسە، حیمایەکەی قورسە، بە بیرەهاتن و بیلێکردنەوەکەی قورسە، پەیاکردنەکەی قورسە، گواستنەوەکەی قورسە، هەموو ئەم شتانەی قورسە. بۆیە هەر ئینسانێک زیاتر لە کەماڵەوە نزیک بێت پێویستیەکانی زۆر زیاتر ئەبێت. ئەگەر دیقەت بین تەنانەت کە ملا سەدرا هەیە فەیلسوفێکە لە بوارە عیلمیەکەیە دژ بە ئیبن سینا وەستێتەوە هەمان ئەم شتە ئیسباتەکە کە ئەڵێ مرۆڤ ئەندازەی زانستی بە ئەندازەی بوونی عیلم بوونی زانستەکە نییە، بە ئەندازەی بوونی جەهل و نەزانیەتیایە. چەندە جاهیل بی ئەوەندە نەزانیت. ئەها قولەکە مەئثورەکە کە لە ئیسلام ئاڵێ ما زال العبد عالما ما لم يقل إني عالم فإن قال فقد جهل. ئیمامی شافعی بەڕەحمەت بێ ئەخوا ئەفەرمێ كلما أدبني الدهر أراني نقص عقلي فإذا ما ازددت علما زادني علمي بجهلي. عليه ڕۆژگار چەندە تەئدیبم کا بۆم دەرەکەوێت کە من چەندە نوقسانیم تایە بەو ئەندازەی کە من علمم زیاکە جەهلم بە خودی خۆم زیاکە. بۆیە ئەو کەسەی کە ئەهلی علمە 10,000 پرسیاری هەیە، بەس ئەو کەسێک کە ئەهلی علم نییە 200 پرسیاری هەیە. لە 200 پرسیارەکە 195 ێزانێ، 5ەکەی نازانێت بە دوای ئەوە یاگەڕێ، بەس ئەو 10,000ەکە 5,000 ێزانێ بە دوای 5,000ەکە یاگەڕێ. لەم بوارەوە ئەگەر ئینسان عارف بێ، ئەگەر ئینسان ڕازگۆ بێ، ئەگەر ئینسان سەرڕاز بێ، ئەبێ چۆن کەسێکی زۆر هەژاری داما و ئەپارێتەوە لەخوا، ئەم دەوڵەمەندش ئەبێ ئەوە پارێتەوە لەخوا. چونکە جگە لەخوا گەردوون هەمووی هەژاریە. چونکە مرۆڤ ئەو کەسانی کە ئەهلی عیرفانن، ئەوانە چاک ئەزانن و ئاشنان پێی، ئەوانی کە چوونەتە ناو بابەتە قوڵەکانەوە. دیقەت بگرین مامۆستا عەباس، یعنی ئەو کەسانی کە عاریفن بەخوای پەروەردگار، ئەوانەی کە غەیری عاریفن یا عاریفیشن بەخوای پەروەردگار، ئاشنان بەخوای پەروەردگار، یەن مەخلوقاتی خوای پەروەردگار ئەگەن بە بەڵگە لەسەر خوای پەروەردگار، وانە مەخلوقاتی خواکەنە بەڵگە لەسەر بوونی خوای پەروەردگار. بەس لەو عێرفان ئەوەیە کە مەخلوقاتی خوا بکەیتە بەڵگە، بەس لەو مهمتر چییە؟ خوا بکەیتە بەڵگە لەسەر هەموو وجودی خۆی. ئەوە لەم یەکفیهیم أن ربك على كل شيء شهيد. ئەمەیان ئەمەی دووەمە، یعنی تۆ عیلە بکەیتە بەڵگە لەسەر معلول، نەک معلول بکەیتە بەڵگە بۆ عیلە. بۆ شێوازە خالق بکەیتە بەڵگە لەسەر مەخلوق، مکەوین بکەیتە بەڵگە لەسەر مکەونات، نەک بە پێچەوانەوە. لەم ڕوانگەیەوە ئێمە بۆمان دەرەکەوێت کە هەمیشە پێویستێکی زۆر گەورەمان بەخوای پەروەردگار هەیە. ئینسان هەتا خواناز بێ زیاتر پێویستی بەخوا بێ، بۆ هەتا نزیک بیتەوە لە خوای پەروەردگار زیاتر خواست بە بچووکی خۆتەکەیت. بڵێ مامۆستای بەڕێز، پێغەمبەران
ولا سروي هميانه بيغمبري خوامان عليه الصلاة والسلام دلين زور دعای کردووە زۆر پاڕاوەتەوە بە تایبەتی لە نوێژەکانیا لە سوودەیە زۆر ماوەتەوە بۆچی پێویستگە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندە دوعا بکە؟ چونکە زۆر خۆی ناسیوە، چونکە زۆر ئاشنا بۆ پێی. زانایان پایە بەرزەکان کە دوعایان کردو خۆیە زیاتر خۆتمان پێ بناسیێنە، خۆیە زیاتر ئێمە بە خۆت ئاشنا بکە کە بیرەکەی تۆ لە گەورەی خۆی پەروەردگار، کە بیرەکەی تۆ لە گەورەی ئەم گردونە، کە بیرەکەی تۆ زانایان ئێستاڵێن بەس ئاسمانی یەکەم 500 ملیار ساڵە بە سورعەتی تیشک لە چرکەیەکە 300,000 کیلۆمەتر بڕێ، 7 جار و نیو بە دەوری گۆی زەویا خوێتەوە لە یەک چرکە. کە بیر لە گەورەی ئەم خوایە ئەکەیتەوانێ هەمیشە پێویستی بۆەوەیە کە تۆ ئاشناوی بەخوای پەروەردگار لێ نزیبیتەوە. ئێمە گردون بەهۆی خواوە ئەناسین، ئێمە تیشکە ئەوەی کە تیشکێچێتە سەر ئەوە ئەناسین بەهۆی خۆرەکەەوە کە خۆرەکە نەما تیشکەکە نامێنێ، ئەوە حقیقەتەکەیەتی. ئێمە هەتا زیاتر لە خواوە نزیبینەوە زیاتر هەست بە بچووکی خۆمانەکەین. ئەوانەی کە زۆر خواناسن هەمیشە کە بیر لە گوناهەکانی خۆیانەکەنەوە ئەسووتێن لە خەجاڵەتیە، ئەتوێنەوە لە خەجاڵەتیە. مامۆستای بەڕێز پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام مەعسووم بوون، بەڵێ ئەی لە دوعاکانیانە داوای چیان لە خۆیان کرد؟ ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمێتی دوعا خۆ هەر بۆ پێویستیەکان نییە، پێچەوانەوە ئەوانەی کە زۆر لە خوا نزیکن دوعا بۆ خۆیان ناکەن، دوعا بۆ خەڵکی غەیری خۆیانەکەن، بۆ ئومەتەکەی. ئەوانەی کە زۆر نزیکن لە خوای پەروەردگار و خزمەت بە خۆیان ناکەن، لە میانەی خزمەتکردن بە ئینسانەکان و ئەگەنە خوای پەروەردگار. ئەمە تەنها ئێمەش نایلین. لیۆ تۆلستۆی لە میانەی هەژارەکانەوە گەیشتن بەخوای گەورە، نووسەرێکی ئاوا گەورە بۆ شێوازە. بۆیە پێغەمبەران یعنی ئەگەر بمانەوێ هاوتا بین، هاودەم بین، هاوڕەوت بین لەگەڵ گردونە ئەبێ هەمیشە لە زیکر و یادی خوای پەروەردگارا بین هەمیشە. بۆ چونکە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام چاکەزانن، خواناسانن چاکەزانن، هیچ هەناسەیە بەبێ خوای پەروەردگار نادرێ. ئێمە ئێستا کە دانیشتین ئەم بەرنامە تەواوەکەن هیچ زەمانێک نییە بگەینە کۆتایی بەرنامەکە، هیچ زەمانێک نییە 5 خولەکی تر ئێمە بژین. لەبەرەوە پێغەمبەران زانیویانە ئەو ئیمداد ئیستیمدادیان بۆ ئەو ئیمدادە لە کێوەیە؟ تەنها لە خوای پەروەردگارەوەیە. بۆیە فەرمیانە چی؟ لا تەکیلنا إلى أنفسنا طرفة عين. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دوعای مضطرە، دوعایەکە مەجال بوو لە پرسیارەکە دێنە سەری، دوعای مضطرە لا تكلني إلى نفسي طرفة عين. لبر أويا جورترون بهزترين دعاء أوياك خوايا أسبردي خوم مكيهن دي شاو تروكاني وكم تري لا شاو تروكاني چونك لا حول لي ولا قوة ببي خواي بيرورجال إما يكساني بصفر. زور باش ما مصيبة من كل ما الله هاتم بو برنامجك عادة مثلا بسيارك أنا وتم برنامج وتيان أمر ولا سرتشي وتم دعاء دیتوام پرسیارەمان بگەێنە بە مامۆستا لەگەڵ ڕێز و سڵاومانە وتی پێی بڵێ کە ئایا دوعا قەدەرەکانمان ئەگۆڕێ؟ پرسیارێکی بەجێیە. طبعا ئەمە بۆ تەبابەتێکی جەدەلی، بەزانایان دابەش بوون بەسەر دوو دەستەیە. هەندێک ئەڵێن دوعا قەدەرە گۆڕێ، هەندێکش ئەڵێن دوعا قەدەر ناگۆڕێ. خۆی لە ڕاستیەکەیە ڕەئی ئەوانە پەسەندە کە دوعا قەدەرە گۆڕێ. علمي خواي پروردگار دو علم، علمك ذاتي هي علمك فعلي هي. علمي ذاتي خواي پروردگار خودي خويتي به هیچ جۆرێ گۆڕانکاری بەسەرانایە، بەس علمی فعلی خواي پروردگار دیاردەکانە، مەظاهرە، ڕووکەشەکانە، ڕووداوەکانە. ئەمە زۆر ممکنە کەوا گۆڕانکاری بەسەرا بێ. ئەمەش بەڵگەی زۆرمان لەسەرە لا يغير الدعاء إلا القدر. بۆ نمونە بەڵگەی زۆرمان هەیە لە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەکانە کە خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەکید لەوە کاتەوە کە دوعا گۆڕانکاری بەسەرا دێ، بۆ چونکە گۆڕانکاری لە فعلەکانە دێ نەک لە عیلمەکەی خوای پەروەردگارە. خوای گەورە خۆی زانێ ئەم ئینسانەکە و دوعایەکە و قەدەرەکە گۆڕێ. دوعا چۆنە گۆڕێ؟ کاتێک کە ئەبینی کەسێک ئەقوڵێ، کاتێک کە ئەبینی مستەفا مەحموود یەکێکە لە نووسەرە گەورەکان، فرسەتە بامە بگەڕمەوە لێرە. فەرموو. نووسەرە گەورەکانی مسرکە نزیک بە 100 کتێبی هەیە و خۆشی پزیشک بووە، ئەگەڕێتەوە خۆی بەمانە گەڕێتەوە
لە یوتوبوانی شاهەیە ئەڵێ جارێکیان ئازارێک لێیام لە عیادەکەی خۆم بوو بەشی پشتەوەم تووشی ئازارێکی زۆر گەورە بووم بە جۆرێک لوولە بووم لە تاو ئازار دکتۆرێکی دۆستی خۆم هەبوو نزیکی خۆم بوو چوون بۆ لاوتم سۆنەرێکم بۆ بکە ئازار زۆری بۆ هێناو کە سۆنەری بۆ کردم وتی بەردێکی زۆر گەورەی لە گورچیلەی توایە بەردێکی زۆر گەورەی لە گورچیلی توێ ئەمە پزیشکە خۆی ئەم واقعمان بۆ گەڕێ ئەڵێ وتی خۆ ئامادەکە بە عملیاتی بۆ بکەم وتم ئێستا وتی بەڵێ وتم دەم و عەسر و ئێستا تازە بابی خێنە بەیانی و وتی باشانێ دەرمان وشتوای یامی و چوومە ماڵەوە و شەو مامەوانێ ئازارم زۆر زۆر بوو 12 شەو بەدواوە هەستام و چوومە سەر بەرماڵ نوێژەکەم کرد ڕووم کردە قیبلە کە ئەمە پەناگەی عاریفانە پەناگەی پیاوچاکانە پەناگەی ئەو کەسانەیە کە کاتێ پێویستێکیانە بێ و غێری ئەو کاتانش کە پێویستێکیانە بێ دەستنوێژەگەڕن و ڕۆکەنە قیبلە دەستەکانیان بەرزەکەن یا ئەچنە کوڕنوش ئەچپێنن بەگوێی زەویە ئاسمان گوێی لێبێ ئەو کاتە هەموو پێوەرەکانە گۆڕێ کاتێککە ئینسان گۆڕانکاریەکی ڕۆحی بەسەریا بێ کەسێکی متەڕۆحین ئیتر بیرکردنەوەکانی زۆر جیاوازە بێ ئیتر دید و بۆچوون و حکمی بەسەر ڕووداوەکانە زۆر جیاوازە بێ ئیتر کەسایەتەکەی زۆرە گۆڕێ وەکو جارانی ڕابردوو نامێنێ ئەو جار بە بەسەر نابینێ بە بەسیرا بینێ ئەو جار بە چاوی دڵ لێکدانەوەکە بۆ ڕووداوەکان جار دڵی ئەبێتە کەسایەتێکی بینا لێکدانەوە بۆ ڕووداوەکانەکە ئەجا پەرستشی زۆر جیاوازە بێ لە جارانی ڕابردوو جام ئینسانە گاتە و ئاستەی کە دوعاکە وەکو ئەوەی کە بە دوو چاوی خۆی پەروەردگار ببینێ ئەکەوێتە ئەو حاڵەتەوە مستەفا مەحموود دەڵێ چوومە سەر بەرماڵ نیو سەعات خەریکی کوڕنوش بردن بووم خەریکی نوێژ بووم خەریکی پاڕانەوە و لاڵانەوە بووم بە تایبەت لە کاتی کوڕنوشە طبعاً جەستەی مرۆڤ لە تریلیۆنەها خانە پێک دێت معلوماتی هەمووتانە تریلیۆنەها خانە هەندێکە بۆ پێوەکی خوێندومەتەوە کە دایکە بێ دوو بۆ 3 تریلیۆنە کە ئاگاتە ئەستی ئێمە جەستەی ئێماچێ بۆ 30 تریلیۆن زیاتر کەمتر بەپێی حەجمی ئینسانەکە ئەڵێ سوێن بەخوا گەردیلەیەک نەبووە خانەیەک نەبووە لە جەستەی منە لە کوڕنوش و زەلیلی و ئینکیسار و خوشوع و خوضوعانە بێ بەخوای پەروەردگار ئەڵێ وەڵڵاهی نیو سەعاتی پێچوو لە دوای نیو سەعاتە کەستم کرد ئازارەکەم نەما کە چووم بۆ دەست شۆر کاتێک کە سەیرەکەم ئەوەی کە دایانێم وەکو بۆ درەیەک وایە بۆ درێکی سپی نەک بەردەکە شکاوە دانانی بەردەکە ئازاری زۆرە ئەڵێ سوێن بخوا بەردەکە بوو بە بۆدرە وەڵڵاهی وەکۆی نەبوو بێ کە گەڕامەوە هەلای دکتۆرەکەی ڕەفیقم کێشای بەسەری خۆیەوەتی چیت کردووە بۆ خاتی خوا کە تێم گەیان بەو شێوازە بووە دوعا کاریگەری زۆر زۆری هەیە یعنی ئەحمەد الحائیلی کابرایە کە تەبەن خەڵکی حەلەب بووە لە سەردەمی بەدرەدین حەسەنی و شام بەلەمای زۆر پایە بەرز و ڕۆحانی و ئەمانیان بووە ئەحمەد الحائیلی خوێنەوار نەبوو لە 50 ساڵی فێری خوێنەواری بووە بەس عیلمێکی زۆری بووە مەرجع بووە بۆ زۆر لە زاناکانی دیمەشق لەو سەردەمەیە خێزانەکەی تووشی نەخۆشیە بێ و نەخۆشی سەرەتان لە سنگ و ئەمانەیە دیارە دوومە بۆ ئەو جۆرەشتانە دی و وەزعەکەی خەتەرە و عملیاتەکەش لەوێ ناکرێمە سەردەمی زوو بووە ڕەنە 50 ساڵ 6 ساڵ پێش ئێستا یاخود کەمتر دوایە بچێ بۆ بەیروت لەوێ موعیددانیە بۆی کە عملیاتی بۆ بکەن و دوای خێزانەکەی پیاڵە پیاوەکە خۆ تۆ پیاوێکی چاکیت و وەڵای دوعا بۆ خەڵکەکەیت و تۆ ئەماکەیت و خوای گەورە شیفای خەڵک لەسەر دەستی توێ ئایا دوعایەکەم بۆ بکە ئەڵێ باشی ئینشاءڵڵا بەئیزنی خوا دوعای بۆ بکە واللهی ئەڵێ بۆ بەیانیان کە هەستانی نەما بۆ ئەوەمە هیچ سەوار و شوێنوارشی نەما بوو ئەڵێ تەواو خەوی بینی و لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و تێگەیاندووە کە ئاوا بوو بۆ بەیانیە کە ئەڕاتەوە بۆ بەیروت 6 دکتۆری مەسیحی لەسەر دەستیان موسڵمانە بن 6 دکتۆری مەسیحی لەسەر دەستیان موسڵمانە بن بەڵێ دوعا قەدەرە گۆڕێ چونکە ئینسان گەورەیە لای خۆی پەروەردگار کە فوکڵە پاڕانەوە و لاڵانەوە خوشوع و ئینکیسار کە ئەچیتە ئامێزی ئاسمان کە ئەچیتە خزمەتی خۆی پەروەردگار خۆی فەرمێ ئودعونی استجب لكم وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعا ما مصيبة برد بسير زورة هندي كان كين وهندي كان بجي منه دعاء بأم بسياريان يعني هي مثلا باسك عليه 50 ساڵە من دوعاە
50 ساڵات داواکاریەکم هەیە لە خۆی خۆمیەک و بە زمانی خۆی ئەک ڕووزێمەوە لاڵێمەوە ئەپارڕێمەوە مەسەلەن لە کاتە جیاوازەکانە خۆی گەورە وەڵامم ناداتەوە. بۆچی وەڵامی ناداتەوە؟ خۆی گەورە وەڵامی ناداتەوە. بەڵێ مامۆستا عەباس ئێمە دوو یاسامان هەیە. بڵێ. یاسای مەشهود لەگەڵ یاسای غەیب. بڵێ. یاسای جیهانی مادە لەگەڵ یاسای ئیمان. ئیمان مامەڵی لەگەڵ غەیبایە. ئێمە لە میانەی وەحیەوە غەیبە بینین. بەڵام عالەمی مەشهود عالەمی مەحسوسە بە دووچاوی خۆمان ئێمە ڕووداوەکان ئەبینین لەم گەردونەیە. حکومدان بەسەر غەیبە لە میانەی یاسای مادەوە تووشی هەڵەمانەکە و نابەجێ و نادروستە. چونکە ئەو کاتە واتایەک بۆ ئیمان نامێنێتەوە کە غەیبە. ئیمان تەجربەش ناکرێ لە خارجی خۆمان. بەڵێ خۆمان بۆ خۆمان ئەتوانین ئەزمموی بکەین، بەس بۆ غێری خۆمان ناتوانین ئەزمموی بکەین. ناتوانم من بێم بە کەسێک بڵێ من پیاوێکی چاکم دوعام گیرایە، چونکە ئەو پێچەوانەیە لەگەڵ ئیمانە. ئیمان ئەڵێ هەمیشە سەرزەنشتی خۆ بکە، نەک دەستگی خۆ بکەی. فەلا تزەکوا ئەنفوسەکم بەل الله یوزەکی من یەشاء. لە کۆنا بەداخەوە مشریکەکان هاتوون خۆیان بۆ خۆیان دروست کردووە دایان تاشیوە، دوای سووتانیانە لە خورما دروستیان کردووە، دوای خواردویانە. ئەو جار لە وڵاتانی غەربیش بە هەمان شێوە بووە. لە وڵاتانی غەربە لای یۆنانی کۆن خۆیان دروست دەکرد، ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەبوویان جا قامچی کاریانە کرد. لە ئیتالیا خواکانیان بۆ خۆیان دروستە کرد، ئەگەر ڕاوەکەیان وەکو پێویست ڕاویان نەکردای ڕاوی ماسی و ڕاوی ئاژەڵی کێوی ئەمانە هاتن فڕیان ئایە ناو ئاوە. لە لە ئیمام جعفەریان پرسی، کەسێک لێ پرسی وتی باشە من دوعاکەم بۆ خۆی گەورە وەڵام ناداتەوەتی ناتۆ دوعاو نەکردووە. خەڵکێک ئەوێ خوایەک داتاشێ بۆ خۆی، خەڵکێک ئەوێ خوا بکاتە کەرەستەیەک و ئالەتێک بۆ جێبەجێکردنی حەز و خواستەکانی خۆی. کەسێک ئەوێ خوا ئەلعیاذ بالله نادروستە خوا بکاتە قامچیە بۆ لێدانی ناحەزەکانی خۆی، بکاتە تەڵەیە بۆ ڕاوکردنی نێچیرەکانی خۆی. ئەوە خوا نییە. خوا شتێکی ترە کەوا لە دڵ و دەرونی ئینسانە. خوا ئەوەیە کە ئینسان نابێ ڕیایی بۆ بکە. خوا ئەوەیە کە مرۆڤ ئەبێ بە شێوەیەکی کولی خۆی یەکلا بکاتەوە، ناخی خۆی خاڵی بکە لە غەیری خوای پەروەردگار بە تایبەت لەو کاتانێکە دوعاکە. من بێم تەنها ئەو کاتانە خوام لە یاد بێ کە پێویستیم پێێتی، ئەوە زۆر ئاستەمە کە دوعاکان گیرابێت. جاری واشیە دوعا گیرابێ. ئێمە هەموو ئەزمونمان هەیە، جاری وا هەیە دوعا کراوە واللهی لە هەمان کاتە هاتوتەتی. حاڵەتە نائاسیەکانمان بۆ گۆڕە مامۆستا. بەڵێ حاڵەتی نائاساییمان بۆ گۆڕێ، موعجیزەمان بۆ دروستەکە. حاڵەتی نائاسایی ئەگۆڕێ. دوعا موعجیزە ئەخڵقێنێ، موعجیزەی زۆر زۆر گەورە. مامۆستایەک پرۆفیسۆر فەیلسوف لە رووسیا لە دیمەشق لە زانکۆی دیمەشق وانەیەوتەوە، تەلەبی دکتۆرایە بوو دەرسی پێوتر. مناڵیان نابوو تا تەمەنی 50 ساڵی 55 ساڵی ئەوانە، هەتا دوای خی گەورە منداڵێکی دانی. ئەم منداڵی زۆر خۆشەویست، هەتا 6 ساڵی ڕووی کچۆڵەیە بوو. ئەمە ئاشکرایە، هەمووان نەزانن. ئەم مامۆستایە ڕۆژێکیان کە سێریکە مناڵەکەی نەخۆش، نەخۆشێکی کتوپڕی بۆ هات. مولحیدە، بێدینە، سەرۆکی هەموو مولحیدە عەرەبەکان. ئەم پرۆفیسۆرە باشە مناڵەکەی نەخۆشکە و بردی بۆ نەخۆشخانە، سوودی نەبوو. مەدینە تەب سوودی نەبوو. کۆلێژی پزیشکی لیژنەی پسپۆڕیان بۆ کرد، سوودی نەبوو. نەخۆشیەکەشەوە و تای هەر بەرزە بووە دانابەسی، تای بەرزەبووە دانابەسی، هەرچی محاوەلەیان کرد سوودی نەبوو. ئەم مامۆستایە مناڵەکەی لە ماڵۆدا وتیان لە ماڵۆ دایبنێ، شەوێکیان چاوەڕانی مردن بوو. ئەم کچۆڵە ناسکە تای هەر بەرزە بووە، بۆ گڵۆبدا گێستا بۆ ڕوومەتەکانی، ئاوی پیاکەن سوودی نییە، تۆزێک سار دەبێت و دووبارە و خۆی لێت و خۆی بە خێزانی بەسەری وەستا بوون. ئەم پرۆفیسۆرە هاتە دەرەوە خۆی گەڕێتەوە لە چوومە هۆڵەکە، کە چوومە هۆڵەکە سرم بەرز کردەوە، تم خوایە ئەڵێن هەی بەس من بڕام پێوە نییە، من بڕام پێوەنی ئەڵێن هەی خوایە ئێستا زۆر پێویستیم بە تۆی ئەگەر هەیت کە بڕام پێوە نییە. ئەگەر هەیت بەهانامەوە بیت، ئەگەر هەیت بەهانامەوە بیت. ئەڵێ وەڵڵا وەبیللا وەتەڵڵا، خۆی ئەمە مولحید بووە،
دوای طبعا هاتنا وإسلام وما شاء الله حسن إسلام والله وبالله وتالله دعاكم طاو نبو خيزانم قريشكاني فلان كزراك تشيبو مرتوتي نأتشاك بو ما مەڵەن لەگەڵ خوای پەروەردگار جیاوازە لەک مامەڵەن لەگەڵ خەڵکە مامەڵەن لەگەڵ خوای پەروەردگار بریتێ لە ئیمان قسەیەک نییە ئینسان بیکە ئینسان معایشەیە ئیمان ژیانە ئیمان هەڵسوکەوتە ئیمان ئەزمونە ئیمان فەنا و توانەوەی لە پێناو ئیمان سیدق و ڕازگۆییە ئەو بەکر سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ نامرا بۆ سیدیق بۆ چونکە وەکۆی غەیب ببینێ بۆ شێوازە بوو ئەخیر ئەو بەکری سیدیق بۆیە دوو جۆر ئیمانمانێ ئیمانێکی تەزدیقیمانێ ئیمانێکی سیدیقیمانێ ئیمانی تەزدیقی هەمومان بڕامانێ بەخوا بە قیامەت و بەهشت و جەهەنەم و سیرات و حیساب و کتاب و بەعث و نشور و هەموو جۆرەشتانە بەڵام ئیمانێکی سیدیقی ئەوەیە کە تۆ وەکو ئیمانەکەی ئەو بەکری سیدیق وابێ ئیمامی عەلی بەڕەحمەت بێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لەو کوشف لي الغطاء ما ازددت يقينا ئەگەر ئەو پەردەی لە نێوان من و قیامەتە لا ببرێ ئەڵێ یەقینم زیان ناکات چونکە وەکو وایە بە دوو چاوی خۆ من بە بەهشت و جەهەنەمەکە ببینم بۆیە بەڵێ دوعا قەدەر ئەگۆڕێ وەکو هەر حاڵەتێکی ئاساییتر جای وا هەیە مەسەلەن ئامۆژگاری کەسێکێکی کە حاجەیەکی هەیە مەسەلەن ئەڵێ دەی چاو لە پێغەمبەران کە فڵان پێغەمبەر نەخۆش بوو فڵانی تر پێویستی بە مناڵ بوو فڵانی تر لەشکرێکی بەدواوە و دوعایان کرد خوا بە دەمیانەوە هات مەعجیزەی بۆ خۆڵقاندن ئەڵێ خۆ من پێغەمبەر نیم لەوانەیە ئەوەی بۆ ئەوی کردوێ بۆ منی نەکە خی جیاوازیەک هەیە خی گەورە ئەوێ لە عەبدەکەی دوعا بکە بڵێ هەندێک لە زانایان فەرمیانە سبحانە مخرجی الدعاء من أهل البلاء والصبر من أهل الشكر بڵێ خی گەورە طبعا جارێکیان ئیمامی جعفەر لە کەسێکی پرسی ئەهلی بەڵا بووتی حاڵت چۆنە و تووشی بەڵاوشت بوو وتی بەڵێ وتی دەی پیرۆزبایی و لەکەم خی گەورەیە دوعا لێ دەرکە یعنی ڕاستێکی ئەوەیە کە خی گەورە ئەوێ ئێمە بجوڵێنە دوعاکانمان لێ دەکات بۆی ئالی ذکر بین خۆخە حاڵەتە بینێ خی گەورە بەڵاو موسیبەتەکان ئەنێرێ بۆ ئێمە سابیر بین و شاکر بین خی گەورە ئەوێ کە ئێمە کە گوێی لە دەنگی دوعا و ئاهونزوڵی شەوانمان بێ دەنگی گوێی لە دەنگی ناڵەی ئێمە بێت لە کاتێکە زمانمان تەمتەماکە و ئەلەرزێ ئەهلی عیرفان و خواناسان ئێمە خزمێکمان هەبووە دایکمە گەڕێتەوە فەرمێ سوێن بەخوا وەختی خۆی وەفاتی کردووە لێ مناڵ بووم دایکم لێ سوێن بەخوا لە کاتی خەوی شەهر ئەڵڵا ئەڵای بوو سوێن بەخوا بەردەوام دەمی بەدیکر و یادی خۆی پەروەردگار بوو نە نەزەریە کرد نە حرامی خوارد نە غەیبەتیە کرد نە ئەمەیە کرد نە ئەوە هیچ لەگەڵ ئەوەشا ئینسان هەتا پاک بێ زیاتر ئاشناوی بەخوای پەروەردگار و زیاتر لە خۆی پەروەردگار نزیکە بێتەوە خی گەورە پێغەمبەرانی تووشی بەڵا موسیبەت کردەوە بۆی دوعایان لێ دەبێنێ ئەنی مەغلوب فانتصر وەکو نوح فەرمووی پاشان إذ نادى ربه نداء خفيا سيدنا أيوب كداواي أني مسني الضر وأنت أرحم الراحمين القرآن برا لدعاء بيغمبري خاصة وسم أوهمو دعائي كردو أما يونس بيغمبر أمهمو دعائيان كردو بويا إما سنة دوايا قالوا ما بكري دعاء كان بكين لا قرآن أو دعانيك لا قرآناتها دعاء بيغمبران كي بتابر لحالة اضطراري وأمانية كبيغمبران دعايان كردوا يما ما صعب أو برسالة بك يعني بسري خلقي بيردر يما بيويسك دعاء كان من هرب عربي بكين نخير جاري واهي دوني لخدمت كسيكابون بله ووتي من دعاء زۆر کەم وایە بەدەم بیکەم بەدڵیکەم ئەڵێ جاری وا هەیە بە چای بەرزەکەمەوە سوێن بەخوا لە هەمان کاتە یەکسەر جێبەجێ بێڕم سوێن بەخوایتە کەسێکی چاکە کەسێکی عابیدە کەسێکی خواناسە کەسێکە ڕیابازی ناکە ئەجا جاری وا هەیە بە عەرەبی ئەتوانی بیکەی جاری وایە بە زمانی خۆ دەتوانی بیکەی بە زمانی ئینگلیزی ئەتوانی بیکەی خۆمە لە نێوان عەبد لەگەڵ خۆی پەروەردگارە ئەو حیجابە نییە بەتایبەت کەسی مەزلوم بەتایبەت کەسی ستەم لێکراو اتقوا دعوة المظلوم فإنه ليس بينها وبين الله حجاب دعای کەسێکی مەزلوم لەگەڵ خۆی پەروەردگارە حیجاب نییە
ئەگەڕنەوە لە کۆنا لەسەر دەمە کۆنەکانە لەسەر دەمی تەتەر و مەغۆل و ئەمانەیە بۆ وا پێچیە ئافرەتێک ئەبێ پیرەژنێک ئەبێ ئەوە کەپرێکی بێ خانۆچکۆلیەکی بێ وەکو کیوسەکێکی بچکۆ لە شتێکی ئاوا کۆخیتەیەک شتێکی ئەو کۆخێکە ئەی بێ ئیتر ئەم ئافرەتە جارجار ڕاوەکە و ئەژی بۆ خۆی لە وایە بە تەنەکەوشت بزانە بە چێ دروستی کردو بەدار و پەردوو جا لە دواییە پاشا و لە سەڵاتداری ئەو سەردەم ئەچێ کۆشتێک دروستەکە کۆشتێک دروستەکە لەم نزیکانە کە دروستێکە پیاوەکانی پاشا و لە سەڵاتدارە لەم کۆخیتەیە چێ لێرە فرێن کە فرێنەی خەنە ناو بەحرەوە دامل تەبعا لە مێژوە هاتووە بۆمانەی گەڕنەوە ئەڵێ پیرێژنەکە کە گەڕایەوە ئێوارە کە سێری کرد کۆخیتەکەی نەماوە ئەو سەری بەرز کردەوە بە ئاسمان وتی خوایە من غایب بووم ئەی تۆ لەکوێ بووی بەس ئەوەندە ئەڵێ وەڵڵاهی کۆشتی پاشا نەورۆ بوو وەڵڵاهی کۆشتی پاشا نەورۆ بوو وەڵڵاهی ڕەنگە زۆرێکمان خەڵک بناسین کە لە دوعاکانیان نەترسین وەڵڵاهی زۆرێکمان ئەزمونمان هەیە کە ئەو دوعایاکەی جاری وایە لە دڵتایە بەتایبەت شەوان بەتایبەت لە کوڕنووشە بەتایبەت بە پاکی بەتایبەت ئینسان بە هەموو کیان و قواری خۆی بچێتە کوڕنووشەوە یاخود دەستەکانی بەرزکاتەوە بەس ئێمە دەست بەرزکەینەوانی و خواردنەکەمان حرامە و خواردنەوەکەمان حرامە و پۆشاکمان هەمووی حرامە و ژیانمان هەمووی حرامە مامۆستای بەڕێز پرسیاری گرنگ ماوە وەچینە لای ئەم بەڕێزانە پرسیار یەکەمیانەوەیە خەڵکێک بەمانای کەلیمە سەرگەردان بووە لەوەی کە دوعاکانی چۆن بکە بەبستم ئەوەیە مەسەلەن هەیە جاری وا هەیە مەسەلەن بۆ خۆی دوعاکانیەکە جاری وا هەیە بە دەمڕێوەیکە جاری وا هەیە پنا بۆ کەسێکی ترە باڵێ دوعام بۆ بکە مەسەلەن کاتێکیان خۆشی هەیە جاری وا هەیە بچێتە لای شێخێک چێتە لای مردوویەک چێتە لای جودانم یانی جاری وایە بەنیوە شەوان و بەدەم گریانەوەیکە دەنگ بەردەکاتەوە جاری وایە لە نێو دڵی و جەناب بە کورتی پرسیارەکەمەیە دوعاکانمان چۆن بکەین طبعا خۆی گەورە لە قورئانە فەرمووی ادعوا ربكم تضرعا وخفية دون الجهر من القول هەتا ئینکیسار و خوشوعی زۆری تاوێ باشترە عارفی وا بووە جلوبەرگەکەی خۆی هەڵگێڕاوەتەوە حەزی کردووە لە کاتێکە کە تەپ و تۆزاویە کە دەستی بە ئیشەوەی بڕوا کڕنوشێ بەریا دەسەکانی بەرزکاتەوە وە خوفیە یعنی بە هەتا پەنهان بێ باشترە هەتا پەنها بێ باشترە سەیدنا زەکەریا ئیذ نادا رەبەهو نداء خەفیە بە پەنهان دوعای کرد بۆی ئێستا زۆر بەداخەوە ئەگە پچمە سەر ئەوە بمبەخشی ئەم دوعا و زۆر دەنگ بەرزکردنەوە و زۆر هاوار و زۆر قریشکە و ئەم جۆرەشتانە لەگەڵ سونەتا یەک ناگرێتەوە ئینسان بە زمانی سادە و پاراوی خۆی دوعا بکە پیرێژنێک وەکو ئەوەی کە هەیەی گەنجێک وەکوی کە ئەتوانێ مامۆستایەک وەکوی کە توانێ خوێنەوارێک وەکو ئەوانی کە لە قورئانە هاتووە لە فەرمودەکانی پێغەمبەری خۆیان هاتووە صلی الله علیه وسلم لە کوردەواری خۆمانە خۆیان بمپارێزی لە شەڕی لە فیتنەی آخر زەمان لە شەڕی نازانم کیە لە بەڵای ناگەهان یعنی کۆمەڵی دوعا هەیە ماشا ئەڵڵا زۆر زۆر پاراوە یعنی ئێستا هەندێک لە مامۆستایان بە زمانی کوردی دوعاکەن دوعا جێگەی نەزەرشتی زۆر جوانی تایە ئەمە یەک دووهەم جارێکیان و ئەزانم تەبعاً زوبێری کوڕی ئەوان بوو دوعایەکیان بۆ هێنا وتیان هەمێ حەدیسی پێغەمبەر ساسەمی پێغەمبەر وتی وەڵا ڕاز ناکەن پێغەمبەری خوا ساسەم بە سەجع بەڕێکەوە دۆکو شیعر ئەو دوعانەی نەخوێندووە ئێستا هەن ئەوانە دوعاکان بە سەجع ئەخوێندنەوانی یعنی وەکو شیعرێ بخوێندنەوە بەتایبەت لە قونوتە لە کاتەکانی ترا ئەمە نەهی لێکراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی نەویستووە کەواتە تەضەڕع هەبێ کەواتە بە خەفی بێت پەنهان بێ ئەوەندەی کە ئەتوانی لە نێوان خۆت لەگەڵ خۆی پەروەردگارە بێ سەحابەکان ئەڵێن کە دوعامانە کرد ئێمە گوێمان لەوەی تەنیشت خۆمان نەبووە کە خۆی پەروەردگار بە ئاگایە لە دڵەکان بەو شێوازە لەرزۆکیە بەو شێوازە کە پەنهانیە بەو شێوازە کە بچیتە قیامەتەوە لە دنیادا ببڕێ بەو شێوازەی کە هەموو خانەیەک لە جەستەی تۆیە گردیلەیەک لە جەستەی تۆیە
ئامادە بێ بۆ کڕنووش و بپارێتەوە بڵالێتەوە لە خوای پەروەردگار جا من ئەو خەڵکە ئەڵێم تاقی بکەنەوە شەوێک هەستن کە کەس ئاگای لێ نەبێ دەست نوێژەکەتان بگرن پێویستەکەتان ئەرزی خوای پەروەردگار بکەن بەڵام بەدڵ بەڵام بە کوڵ بەڵام خوا وەکو خوا ببینە نەک خوایە کە دای تاشی بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی خۆت. یەک پرسیاری ئەوە یعنی مەبەستمە بپرسم ئێمە تەنها دوعا بکەین ئیدی واز لە وەسیلەکان بێنی یعنی ئەکرێت دوعا بێتە بەدیلی وەسیلەکانی دنیا بۆ نمونە مەسەلەن من نەخۆشێکم هەیە لە بریەوەی بچمە خەستەخانە دوعاکە لەبەرەوەی ئیش لە باتیەوەی ئیشکەم بۆ بەدەستهێنانی ڕزق و ڕۆزی دوعا بکەم و إلى آخره يعني ئەمە ئەکرێ دروستە ئەوە ئێمە طبعاً وەکو ئەرزم کردی هەتا پێویستیمان کەمتر بێ بە زایری خۆمان دوعامان زیاتر پێویستە هەتا لە کەمال نزیکبین زیاتر دوعامان پێویستە ئێمە کە ساغین وەکو کەسێکی نەخۆش دوعامان پێویستە کە دەوڵەمەندین وەکو کەسێکی هەژار دوعامان پێویستە بەڵام ناکرێت دوعا نەکەی بۆ مەفهومە ئاوایە دوو جۆر دوعامانێ هەتا نەخۆش نەکەوی دوو جۆر دوعامانەیە مەسەلەن تۆ مەسی وا هەیە 50 دەفتەری هەیە دوعاکە خوا زیاتری باتێ دوعای پاراستنیوە ناکە دوعاکە ئاڵێ هەربابێ ئێمە ئەم تەندروستی جوانەمان هەیە دوعا بکەین خوای پەروەردگار بۆمان پارێزێت تەندروستەکەمان بۆ پارێزێت دوو جۆر دوعا هەیە ئەم گردونە دوو شێوەیە جۆرێکی میکانیکیەکی حتمیە خۆر ئێستا لە خۆر هەڵاتەوە هەڵدێ لە خۆر ئاوا ئاوابێ جۆرێکی تر هەیە کە ئەمە هەندێک لە فەیلسوفەکان غەربیەکانش ئەم قسەیەکەن مە قسەی ئەوانە منیکەم جۆرێکی ترمان هەیە کە ناحتمیە میکانیکیەکی ناحتمیە یەکەم وەکو خۆردووەمی ناوکوچی وەکو کەشوهەوا ئەم کەشوهەوایە ممکنە بە دوعا یەکسەر گۆڕانکاری بەسەرابێ ئەمە هەندێک لە نووسەرە گەورەکانی ڕۆژئاوا هەمان سەڵاتی ئیستیسقاکەی خۆمان هەیە خۆ دوعا تۆ ئەگەر بیکەیت سێ شێوازیەیە یاخود یەکسەر خوای پەروەردگار گیرایەکە یا گیرایەکە یاخود خوای پەروەردگار ئیدیخارێکا بۆمان بۆکەی بۆ ڕۆژی قیامەت بۆ ڕۆژی قیامەت یاخود خوای پەروەردگار دوعاکە گیراکە بەڵام دوایەخە هەل لە ئەنسوڕ وعیزەتی وجەلالی لە ئەنسوڕەنەکە وەلەو بەعدە حین خوای پەروەردگار بە کەسێکی مەزلومە فەرمێ بە فەرمێ سوێن بە عیزەت و جەلالی خۆم من پشتیوانی تۆ خەم سەرتە خەم ئەو ستەمەوەی لەسەر لام ئەگەر دوای کاتێکی بێ یا یەکسەر وەڵامەداتەوە یا دوایەخە یا ئیدیخارەکرێ و خەز نەکرێ بۆ ڕۆژی قیامەت لە ڕۆژی قیامەتە دوور نییە زۆرینەی هەرە زۆری خەڵک بڵێ خۆزگە خوا لە دنیاە جوابی دوعاکانی نەدامایەتەوە هەڵی بگرتەیە بۆ قیامەت بۆ چونکە زۆر پێویستیمان پێێتی پێویستیمان بەوەیە کە خوای گەورە پاداشتی دوعا زۆرەکانمان باتەوە کە وەڵامی نەدانیتەوە بۆ ڕۆژی قیامەتە لیگرتووە لەبەر ئەوە ئێمە بۆ ئەبێ ئەسباب وەربگرین یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوو بۆ لای دکتۆر پیاوچاکان چوون بۆ لای دکتۆر لە مەجالی ئینسانانیە بەس دوعا بکە کە خوای پەروەردگار شفا بۆ بنێرێ خۆگەر خوانە بێت دەرمانەکە هیچ سوودێک ناگەێنێ خۆ ئەگەر خوانە بێ عملیاتەکە هیچ سوودێک ناگەێن زۆر کەسێ عملیات کراوە لەژێ عملیاتشە دەرنەچووە کەواتە نا ئێمە لەسەرمان پێویستەکە ئەخذ بە ئەسبابمان هەبێ بچین بۆ لای دکتۆر خۆمان چارەسەرکەین خۆمان بپارێزین بەس دوعا بکەین کاتێک کە توش بووین خوای پەروەردگار بەڵاکەمان لە ساڵگرێ دوعا بکەین تەندروستەکەی کە هەمانە خوای پەروەردگار بۆمان پارێزی جزاک الله خێرە زۆر باشە من دەرفەت بم بە ڕێزانە ئەدەم لەبارەی دوعاوە پرسیار بکەم بە ئیجازەی ئێوە لێرەوە دەست پێ بکەین بەڵێ ئەوەی کە پرسیاریان هەیە با پرسیار ئەوەی کە پرسیاری هەیە ئێوە دەست پێکەن ئێڵا فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێکم ساکەم جوانترین یان باشترین وشەکە پێی لەخوا بپاڕیتەوە چییە؟ طبعا دوعایەکەی پێوتێ دوعای مضطر خوای گەورە لە قورئانە فەرمێ ئەمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء كلمة مضطر طبعا اسم مفعولة لا ضرورة وەرگیراوە نەک لە ضرورەوە مضطر ئەو کەسەیە کەوا دەستی لە هەموو ئەسبابەکان ئەبچڕێ دەستی لە هەموو وەسائلی دنیا ئەبچڕێ کێ ئەمێنێت تەنها خوای پەروەردگاری ئەمێنێت بۆی کە هانای بۆ بەرێ ئەو چرکەساتە پێوتێ دوعای مضطر یا حاڵەتی ئیضطرار کە خوای پەروەردگار کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دوعاکەیە دوعای مضطر ئەوەیە
لا تكلني إلى نفسي طرفة عين لا إله إلا أنت أو دعاك دعاء باشترين دعاء أشتواني دعاء تربكي جاري وهي كسيك هنر أن يعني لا تشونتي دعاء كرنا مثلا ربنا إننا دعاء كان كالقرآن هي ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك في غمر إخوة صلى الله عليه وسلم فرميتي ربنا إنك من تدخل النار فقد أخزيتها تا أواني كوتاي سورة آل عمران ربنا عليك توكلنا وإليك أنبنا وإليك المصير ربي إني مسني الضر وأنت أرحم الراحمين فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين هم أم دعانك لقرآن دعاء شاكن أكريا مروف خوي بو خوي داهنان كان لدعاء تفسير ممسايان دستوي خوش بزوزنا وسودكانه بس برسالك ما بو لين لا كاتي دعاء كنا چون دسكن بدعاء باشا چی بشتك باشا بدس كردن بدعاء وكاتي كوتاي بهنان دعاء چی شتي بكن بو كوتاي بهنان دعاء كمان بياو چاكان بسالكي باجيه دسيان كردو بو كصلواتيان داول لسر پیغمبري خاص صلى الله عليه وسلم دز نيوجيان بوا زور جار دور كان نيوجيان كردوا انجا جاري وهي للشوا حصاون اويان كردوا باشان صلواتيان داول خدمه پیغمبري خاص صلى الله عليه وسلم او جار دسيان كردو بدعاءك لكوتاي دعاءك شهر وصلى الله على سيدنا محمد وعلى اله وصحبه وسلم سرتاو كوتايكي اجر الصلوات بشكل جزاك الله تو بسعر النبو فرمون اجا برسالك به دەست خۆشی بەرنامەکەتان لێکم و دەستۆش خۆش بێ کاک دکتۆر ئێمە زۆر جار دوعا بۆ غێری خۆمانەکەین مەسەڵەن دوعای هیدایەت بۆ کەسێکەکەی ئەو دوعا قبول نابێ سەبەبی قبول نەبوونی ئەو دوعایە چییە؟ طبعا قبول نەبوونی دوعا ئەهێنێ کە ئینسان قسەی لەسەر بکە لەسەر هەردووکیان قسە بکە هەم لەسەر دوعا بۆ هیدایەت بەڵێ هەم لەسەر قبولبوون و نەبوون هەر دوعا بەڵێ طبعا آخر بەشێکە لەبوونی بۆ نەگرتنی هیدایەتەکە بەشێکە لە قبول لە ڕاستیە ئێمە وا ئەزانی خوای گەورە کە دوعاکەمان قبول ناکە دژایەتی ئێماکە لە کاتێکە قبول نەبوونی دوعا جاری وایە خێرێکی زۆر گەوری تایە بۆ ئێمە قبول نەبوونی دوعا جاری وایە خێرێکی زۆر گەوری تایە بۆ ئێمە جاری وایە ئێمە خەڵکێک ئەبینین دوعای بۆ بکەین کە خوای گەورە ئەم زۆڵمەی لەسەر هەڵگرێ بەس بێ ئاگاین لەوەی کە ئەم کەسە خۆشی زاڵمە جاری وا هەیە ئێمە بۆ نمونە کەستەمێکی بچووکمان لێکرێ دوعایەکی زۆر قوز لە خەڵکی بەرامبەرەکەین ئەدلی خواوایە کە دوعاکەمان قبول نەکە جاری وا هەیە تۆ دوعای هیدایەتەکەی بۆ کەسێک بەڵام ئەو کەسە مستحق بەوە نی هەتا ئەسەکە هیدایەت وەربگرێ یا ئەو کەسەی کە دوعاکە ئەکات ئێشتا ئەهلیەتی ئەوەی نیە کە دوعاکەی قبول بکرێ یا ئێشتا کاتی ماوە ئەو کەسێکەوە خوای پەروەردگار هیدایەتی بە ئەوێ هەنێوانەی فێر بکە هەنێ ئەزمموی فێر بکە ئەنجا دوای ئەو هیدایەتی بە بۆیە قبول نەبوونی دوعا ئێمەوان نەزانین کە خوای پەروەردگار دژایەتی ئێماکە یاخود ئێمە ئەهلیەتی ئەوەمان نییە کە دوعا بکەین ڕەنگە دوعاکە ئەگەر قبولی بکە خوای پەروەردگار بە زەرری خۆمان بشکێتەوە بۆیە ئێمە لە ڕاستیە ئەو شتێک کە لە واقعایە ئەگەر بچینە قیامەتە ئەو شتە هەڵەبژێرین کە لە واقعی خۆمان هەیە ئێمە بە خۆمان نازانین دوعایەکەکەین کە شتێکمان بۆ ببێت بەڵام بۆمان نابێ کە بۆمان نابێ نیگەرانە بین لە ئەسڵ وایە عاریف و ئەهلی خوا کاتێک کە ئەوێ سەفقەیەکی ببێت تیجارەتێکی بێچێتە تیجارەتەکەەوە داوای قازانجەکە بەڵام 50 دەفتەر زەرەکە چۆن دڵخۆشە بێ ئەهلی خوا چۆن دڵخۆشە بێ بەوەی کە 50 دەفتەر قازانجکە ئەبێ ئاواش دڵخۆش بەوەی کە 50 دەفتەری زەرەکە بۆ چونکە ئەزانێت کە ئەوە خێریتایە ئەو یەقینەیە ئەبێ بۆ دروست ببێ ئەگەر قازانجی بکردایە لەوانە بوو سیارێکی زۆر جوانی کەشخی بکرای بۆ کوڕەکەی بەلای کەمەوە خطەی بەدیلەوەیە بکرای بۆ کوڕەکەی تووشی دامێ بواە چوار کەسی کوشتای کوڕەکەشی تاچوایە تووشی بەڵام مصیبەت دێگەوە بەزەمە غەیبە ئێمە چامان لێ نییە کە دوعاکە گیراناکە خۆی پەروەردگار لەوەمان پارێزێت پێشەوەی تۆ پرسیارەکەت کە بەم پرسیارێکی تر بکەم بەڵێ ئێستا لە بارودۆخەکەی تەکنۆلۆژیاش بەشێکی لە ژیانمان داگیر کردووە ئەوە هاتۆتە ناو دوعاکانیشمان بۆن من لە فەیسبووکە نووسرێ یان من نەینووسم مەسەرەن فڵانە کەسم نەخۆشە فڵانە کەس لە خەستەخانەیە یان ئەوە هەیە مەسەرەن مسلمانان دوعای بۆ بکەن دوعام بۆ بکەن یەکێکیش کۆمنتە نووسێ دوعایەکەم بووە کە ئایا دوعای نێو کۆمنت کە خاڵیە لە هیچ ڕۆحێکی دوعاکردن
لە هیچ خشوعێک تەزەلولێک چوو زانم یانی ئەکرێ ئەم دوعایانە بکەین ئەم دوعایانە چنە بابی دوعای جدی و شوێن ئەگرن ئەگەر بەو دڵ و دەروونەوە بەو خشوع و تەزەلولەوە بیکە ممکنە بەو دڵەوە بیکە وەسە هەزاران کەسەیە دوعاکە خۆ ئەسەهەر وەڵامشیان ناتەوە هیواشەیە یەک دوعاکە خۆی پەروەردگای ئیستیجابەیە بۆ دوعاکەی ئەگەر بەو خشوعەوە بیکات ممکنە بەڵام وەکو ئەوە نییە کە دەستی خۆی بەرزکاتەوە و بە دەمی خۆی و بە دڵ و دەرونی خۆی بیکات جیاوازیە تۆ پرسیارت هەیە پرسیارت نییە زۆر باشە دەستان خۆش بێ بۆ پرسیارەکانتان مامۆستای بەڕێز ئێمە دوو گاین هەیە لە ژیانمانە دایک و باوک هەمیشە دەم بە دوعان بە دووە ڕاستە زۆربەی زۆری حاڵەتەکانەوەیە کە لەخوا پاڕێنەوە بۆ تەندروستی مناڵەکانیان بۆ ژیانی مناڵەکانیان بۆ بارودۆخی مناڵەکانیان هەندێکی جاریش لێمان تۆڕابن دوعای زەرور ژیانمان لێک ئەم دوعایانە چۆنن لە ژیانی ئێمەیە چ پێگەیەکیان هەیە ئایا سەرپێی و سەرزمانین یان نابە پێچوانەوە بێ ساریان بۆ بکە طبعا ئێمە لەسەرمان پێویستە دوعا بکەین بۆ دایک و باوکمان وقل رب ارحمهما كما ربياني صغيرا دایک و باوکش طبعا دوعای هیدایەتەکەن بۆ منداڵەکانیان بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نهی کردووە لەوەی کە دایک و باوک دوعا بکەن لە مناڵیان ممکنە ڕاستە و خۆ بێتە دی دوعای دایک و باوک بۆ منداڵ ممکنە کە ڕاستە و خۆ ئەو دوعای بێتە دی پێویست بە حەزەری زۆرەکە دایک بە تایبەت کە قسێکی خراپ بەرامبەر بە مناڵەکەی دەرنەچێت لە زاری زۆر نمونەمان هەیە کە خەڵکانێک بوون بەهۆی دوعای دایک و باوکیان چکە نیشانی تۆفیق یەکەم هۆکاری تۆفیق لە ژیانە ئەوەیە کە منداڵ چاکەکە بێ بەرامبەر بە دایک و باوکی زانای زۆر گەورە هەیە ئەڵێ من بریتیم لە دوعای دایکم زۆر زانای گەورە هەیە ئەڵێ من دایکم دوعای بۆ کردوم یا باوکم دوعای لێ کردوم بۆ شێوازە هاتووم لە چەمچەماڵ مامۆستایەکی بەڕێسە بوو ئۆسامە سعد یاخوا دەرەجاتی عالی بێ پیاوێکی زۆر چاک و دامەزراو بوو ئینشاءڵڵا لە فیردەوسی عەلایە جارێکیان چوون بۆ خزمەتی لە ماڵی خۆیان دووسێ کەسێ بووین دایکی پیر بوو لەسەر جێگە بوو سوێنی خوارد وتی هەتا ئێستا بەبێ ئیزنی دایکم پێم لە ماڵ نەچۆتە دەرەوە جاری وا هەیە خەوتووە 2 سەعات 3 سەعات ئەمێنمەوە تا خەبەی ناکەمەوە تا بەخەبەر بێتەوە ئەنجاڕم بە 2-3 سەعات ئیشم بۆ لە ماڵەوە مامەتەوە دایکە وەفاتی کرد بە سیارە وەرگەڕا ماشەڵڵا چەمچەماڵ خرۆشە دوعای دایک و باوک بەو شێوازەیە ئەو کەسێکی موفق بێ بە کاری بکە کە دایک و باوکی دوعای بۆ بکەن بەتایبەت ئێستا ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان هەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ وەی بۆ ئەو کەسێ کە لە خزمەت دایک و باوکی هاتیەوە خزمەتیان ناکات بەهۆی هەردووکیانەوە کە ئەم بچێتە نێو بەهەشتەوە تا توانین دوعا بکەین بۆ دایک و باوکمان بەتایبەت کە ئەوانی کە وەفاتیان کردەوە لە ژیانش داین و دایک و باوکەکانش دوعا بکەن بۆ مناڵەکانیان دوعای متەبادل هەبێ لە بینمانە بەتایبەت دوعای دایک و باوک بۆ منداڵەکانیان بە یەقینی گیرایە مامۆستای بەڕێزەڵێن شاخەوانێک کاتێ بە شاخە ئەو نییە ئەبەزن بە شاخە و بە پەتێکیش خۆیان لە شوێنێک تند و تۆڵ کردووە ئەڵێ بەرە بێتەوە یەکیشیان بەرە بێتەوە دوجار لە شوێنێکی شاخەکەیە ئەگیسێتەوە بەم شاخە ئەمێنێتەوە دوجار ئەڵێ هیچ کەسێکی لەگەڵان نیە پەنا بۆ خۆی پەروەردگارە بە خۆی گەورە فریای کەوێ دوعاکە خۆی گەورە فریاکەوە کە ئەوانە ئەمە وەکو چیرۆک بەسەرهات من بیستومە ئەڵێ دەنگێک دێ ئەڵێ دەست بەردە لە گوریسەکە خۆت کەرەوە یانی وش ناتوانێت خۆی تەسلیمی ئەو قدرە بکە ڕاستی ئەوە ناکە دیسان دوعاکاتەوە دیسان هەمان دەنگ شتێکی پێڵێتەوە تا سێجار بەرحاڵە و لەبەرەوەی زۆر ئەترسێتەوە ناتوانێت دەست بەرداری گەوم گەر گوریسەیانی بەهی ئەو ینی ئومێد تاکە ئومێدێتی بەرحاڵ کە بەیانی دێن و کوماڵەکەن سێرەکەن کابرا بە شاخەکە وەفاتی کردو و گیانی لەدەستاوە بەڵام 1-2 مەتر لە زەویەوە دوورە شەو بووە قەدەری خۆیان نەیتوانیوە زۆر هەر سەرەوەی خۆی بینی زۆر بەبەستمەوەی بپرسم کاتێک ئینسان دوعاەکە ئەکرێ هەر مەسەلەن بابەتی دوعاکە هیمکایان
بچێ بە گوێ بگرێ بۆ ئاماژەکانیش بۆ وەسیلەکانیش بۆ نیشانەکانیش خی گەورە بۆی ئەنێرە یانی ئینسان ئەوانی ئەهلی خوان ئەوانی زۆر لەگەڵ خوایە ژیاون زۆر مامەڵیان کردو لەگەڵخوا هەست بە ئاماژەکانەکەن هەست بە ئاماژەکانەکەن هەیە کە دوعاکە ئەزانێ کە یەکسەر دوعاکەی گیرابێ ئیمامی ذەهەبی لە کتێبی سیر ئەعلام النوبەلا باسی شێخ عوسمانێکەکە لە لای مەتەقەی ئێستەی پاکستان و ئانە بۆ دیارە لە کۆنە وڵاتی سند و خۆراسان و ئەوانە بووە دیارە لەو شوێنە دوورانە بووە باز لەواکە کە شێخ عوسمانێکە بووە دوعای گیرا بۆ خەڵک چوە بۆ لای کە زاڵم یەکستەمی کردو پاری زۆر لە خەڵک سندووە بەناو مزگەوتەکەی هاتووە و چووە تەبەن بێکێ لە دەوڵەمەنەکانی وتووە ئەو پارەی کە کۆ کردوەوە دەسەڵاتدار ئەڵێ بێ 30,000 بێنی تۆ 30,000 درەمە بێنە من دابەشەکەم بەسەر فەقیر و هەژارە چونکە وتێتی 30,000 نییە و کوژم دابش کردو بەسەر فەقیر و هەژارە اینجا شەو بووە بەناو مزگەوتەکەی هاتووە چووە یعنی ئێمە و دوعا و حەدیسەمان لەبەر ڕب بە ئەشعەث ئەغبەر لەو ئەقسەم الله لەئەبەر جاری وای کەسێکی تەم و مژاویتە بوو تۆ زاویە سوێن بخوا لەسەرخوا خی گەورە سوێنەکەی قبوڵەکە ئەوتێتی خوایە واللهی ئەم نوێژی ئیشایە ناکەم قامەتش ناکەم و نوێژی ئیشا هەتا داواکەم جێبەجێەکەی ئەوش ئەوەیە کە دوای یەکێکی نردۆ بەناو بازار بزاندەم و باسیە هیچ نەبووە هەر هاتووە دوعای کردو و لاڵاوەوە پاڕاوەتەوە لە دوای ئەوە ئەمە ئیمامی ذەهەبی کە کەسێکی عەقیدە پاکە خۆی بەواقعی گێڕێتەوانێ کە نزیکی 20 بۆ 25 لاپەڕی لەسەر ئەم پیاوە نووسیوە پیاوێکی ئەوەندە مبارەک بۆ شێخ ئەبوو عوسمان لە دوایاڵێ خەبەر هات هەر ئەو شەو لە دوای مدەیکەم کە فلانە دەسەڵاتدار و پاشا بەچەقۆ دراوە لە وەرگی وەرگی هەر دراوە کۆتایی پیاتوە ئاماژەکان دێن ئەوانەی ئەهلی خوان ئەزمونیان هەیە لەگەڵخوا خۆیان لە ئاماژەکان تێگەن جاری وا هەیە دەنگی ناخ زۆر زۆر درستە بەس پەیوەستە بە پاکی ئینسان و تەعەلقی بەخۆی پەروەردگار پاداشان باتەوە من وابزانم کاتی بەرنامەکەمان تەواو بووە بابەتی دوعا هێشتا ماوە قسەی لەسەر بکەین بەڵام بەداوای لێبوردنەوە یاندی لەوانەیە من دەکافی بێ خۆی گەورە پاداشتی بەڕێستان باتەوە بەڕێز کاک دکتۆر یاسین حەسەن بانخواز کە بەباشی قسەت لەسەر تەوەری دوعا کرد سپاس بۆ ئێوەش کە بەزاری بەرنامەکەتان کرد موفق بن انشاءالله سپاس بۆ هاوکارانی بەڕێزم کە ماندوو بوو لەگەڵمان سپاس بۆ بینەرە بەڕێزەکان ومێدەوارم کە سود و کەڵکییان لە بابەتی دوعا وەرگرت بێت دوعا زۆر بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزانین خۆی گەورە انشاءالله لێتان وەرگرت تا بێ گەیشتنەوەیکی تر بەخواتان ئەسپێری خواتان